باسی ئەزمموی دایبا بکەین لەسەر منداڵ تا چەند گرنگە بە شێوەیەک لە پەروەردەکردنی مناڵە هەمیشە دایک و باوکەکە ئەزممونێکی باشیان هەبێ بۆی کە بتوانن بە چەند شێواز و بە چەند ڕێگایەک بتوانن ئەم مناڵە پەروەردە بکەن. هەمیشە وتومانە خێزان سەرچاوەیەکی سەرچیە بۆ پەروەردەکردنی مناڵ و دوای ئەوەی لە قۆناغێک لە قۆناغەکانە سیستەمی خوێندنیشە بێتە هاوکارێکی خێزانەکە تاوەکو مناڵە لە قۆناغێکە بچێتە سەر قاچەکانی خۆی و توانە و هێزەکانی خۆی بەکاربێنێ. بەڵام قۆناغە هەستیارەکە قۆناغەکەیە کە لای دایبابە تا بە شێوەیەکی گشتی بتوانن کار لەسەر مناڵەکانیان بکەن و کاریگەری ئەزمموی دایک و باوکیش زۆر جار باسیەوەمان کردووەڵین لە مناڵ یەکەمانە لە مناڵی دووەمە مناڵەکە زۆر زیاتر گرنگی پێدرێت چکە لە مناڵ یەکەمە ئەزمموی زیاتریان وەرگرتووە. بۆیە گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری مامۆستایەکی ئازیز و خۆشەویست کەویش مامۆستا میسەپان شاعیر و پەروەردەکار کە ئێستا بەڕێزان لە ستۆدیۆ لایەمە میوانە. مامۆستا گیان بەیانی باش سڵاو زۆر بەخێر بێ. بۆ ئەم دەرفەتە هیوادارم قسەکردنەکەمان جێگەیە بگرێت و بۆ شایەک لە دنیای پەروەردەی مناڵ پڕکاتەوە. زۆر سپاس. مامۆستا وەکو چەند ساڵێکی ئەزمموی خۆت و خزمەتکردنی خۆت لە بواری پەروەردەکردنی منداڵە و دوجاریش خۆشە باوکیت. ڕۆڵی دایباب تا چەند گرنگە لەو قۆناغە سەرەتایی کە مناڵ لە بەردەستی ئەوانە پەروەردا بێ بۆیی کە هەمیشە ئێوە مامۆستای ئازیز لە ناو خوێندنگاکان هەر مناڵێک تۆزێک زیرەک یاخو بگرە زۆرتر یان عاقڵ لە پۆلەکەی ئەو پێناسی خێزانەکەیەکە کەواتە ڕۆڵی دایک و باوک تا چەند گرنگە بۆ پەروەردەی مناڵ. پرسیارەکەی لە جێگەی خۆیانیدی چونکە ئێمە ئامێزی دایک یەکەم قوتابخانەیە بۆ پەروەردەکردنی مناڵ. بەڵام ئایا کۆن و نوێ وەکو ئێستەوا بوو ئایا ئەو قۆناغانەی کە ئێمە بە مناڵی ئەمان بەرێەوە و لەگەڵ دایک و باوکمان هەڵزۆکەوتمانە کرد و لە ئامێزیانەگردین بۆ شەوی بەرات و بۆ چێشتە خولی و ماڵە باژێنە ئێستا ئەوە نەماوە کە نەمان ئێمەش وردە کەلتوری نەتەوەییمان فەرامۆش کردووە. ئەم کەلتوری نەتەوەییە میلەتی ئێمە زۆر دەوڵەمەنە باوەڕ بکە زۆر وڵات گەڕاوم ئەوەی کە من تێبینیم کردی بێت ئەو کەلتورە جوانەی ئێمەیە ئەو دەمۆچە چاوە بەریئەی ئێمەیە ئەو کەلتورە باشەیە کە ئێمە وەک پەروەردەکار یا وەک شاعری دنیای مناڵان خستومان ئەستۆی خۆمان. بەڵام ئێستا تۆزێک ئێمە بەرەو دواوە پاشەکشێمان کردووە. بۆچی پاشەکشێمان کردووە؟ ئێمە یەکەم قوتابخانە وتمان ئامێزی دایکە. ئەم دایکە ئازیزەی کە خۆتان نەزانن چێ مەینەتێک و چەند مانگ بە چگاڵی گرتی و دوایی کەوتە شیر دان و هات دوای ئەوە کەوتە پێڕەوکە و ئەجا بۆینەکە ئەمانە هەر هەمویان سەرەتان بۆ پەروەردەکردنی مناڵ. یەکێ لەو کێشە گەورانەی کەوا هەیە ئەبێ دایک و باوک تەبابن چونکە کە تەبا نەبن هەر کامێکیان بێوێ پیشاندەر بێ بۆ مناڵەکەیان ئەویکە بە پێچەوانی ئەوەوە مامەڵاکە لەگەر مناڵەکانە. لەبەر ئەوە ژن و پیا و ئەوە ئەرچی سەرشانیانە بە هاوکاری ئەو کارە بکەن. بۆ نمونە ئەمە خێزانێک چەند مناڵێکی نیوەی کچە و نیوەی کوڕا شەو ئەڵێ من ئەچمە دەرەوە باوکی ئەڵێ بابەج شەو بۆ ئیزراحەتە ڕۆژ بۆ کارگردنە. یەکسەر لێ دایکی ئەڵێ نەخێر بەوازی لێ بێنە با لەگەڵ ڕەفیقەکانە هەوایە وەرگێ ئاخر هەوای چی وەرگێ کام هەوا هەواکەشمان پیسە. لەبەر ئەوە مامەڵەکردن لەگەڵ مناڵە ئەوەیە کە ئەم دایک و باوکان کارێ بکەن پێش ئەوەی کە هەنگاو هەڵگرن بۆ پەروەردەکردنی مناڵەکەیانە خۆیان دانیشن
تەبایی خۆیان ئاشکرا بکەن بۆ نمونە من مناڵێک لام بوو هاتە بوو پۆلی چوار بوو فێر نەیە بوو ئیتر منیش لەو پەیمانگایە هی وامەیەتە ئەوێ ماخۆلانێتی و لاڵەپەتەیە و کەڕەواڵەیە و پەتەڕیە و ئەوانەیەن بۆ ئەوێ مامەڵەکردن لەگەڵ ئەمانە تۆزێ زەحمەتە بەڵام هەر تۆ دەرگاکە کردەوە ئەو هاتە ناودڵی تۆوە ئیتر ئەمین مامۆستایە ئەمین ڕابەرە ئیتر ئەمین کارێ ئەکات کە ئەو بتوانێ سوود لە ئامۆژگاریەکانی من وەرگێ ئەم مناڵە هات پۆلی چوار بوو ئەیوو وتم بنووسە ڕۆڵە بۆ ئەوەی پێشەکێکی بینێ ڕۆڵە بۆم بنووسە دادوەری بۆ نووسیم وتم بنووسە دەواری نووسی بۆ نووسیم وتی بچم تۆزیاوە بخۆم بدم بڕۆ ئەم جارە وشەیەکی کەم بێوتم بنووسە پەرشنگ نووسێ ئەیوو بڕۆم دوو سەرمەقولات بم چێکە بڕۆ بیە یعنی ئەمە ئەوێ ئەو تاقەی پێێتی سەرفیکە دوای ئەوە کە یەکەم هەفتە وردە بەستم بە خۆمەوە بۆ ئەوەی هین نەکاوتم ئەگەر دڵم نزیجی ئەو دڵەوە نەبێتەوە ئێتر من ئیسراحەت ناکەم ئەوەنە تۆم خۆشەوێ کە ڕۆژتێن سێرم کرد هەفتەی یەکەم وردە گەشەی کرد ئەم مناڵە ڕاستە وتم ئاخەری بناوەکەی بڵێم وتم ڕۆڵە ڕۆژی شەممە تاقیکردنەوەیە وتی باشم هەمووسا هاتەوە وتم بنووسە ڕۆڵە ئەو شتانەی کە بێت ئەڵێم بنووسە وتی باوکە وەڵا حجم زعیم نەکردو وتم بۆچی زعی نەکردو کاکە کوڕبووتی سعی چی بکەم دایکم و باوکم تا سعات 12 شەڕیانە ئێتر من لەکوێوە سعی بکەم ئەوە کاریگەری ئەوەیە خەلەلەکەی لای ئێمە باشە ئەجا فێر ئەم مناڵە فێری ئەوە ئەکەن هەر لە مناڵیەوە فێری پارەیەکەن فێری خەرجکردنی پارەیەکەن فێری ئەوەیەکەن کە چۆن مامەڵە بکەن لەگەڵ ڕەفیقەکانە فێری ئەوەیەکەن بەڵام ئێمە ئێستان وامان لێ هاتووە لە سنووری ماڵەکەی خۆمانە چوارچێوەکەی ماڵی خۆمانە ئەوەنە قسە ناکەین لە مناڵەکانمانە کە خواو خۆشیان ڕازی بن مەجبور ئەبن هەرێکە بۆ خۆی مۆبایلێکی گرتۆ بە دەو لە سوچێکە ئەگەر قسەیە بکەن باوکو دایکەکەی تووڕە ئەبێ ئەڵێ دەبڕۆن ئەو دی و نایڵەن ئیزراع دەگیر بگەین ئەمەیە کاکە یعنی تەبابوونی دایک و باوک کۆمەڵگە قوتابخانە دایەنگە باخچە ئەمانە هەموویان بە تەسەلسول ئەمە ئەبێ ئێمە لەگەڵ یارا بڕۆین یعنی تەواوکەری ڕۆڵی یەکترین مامۆستا بۆ ئەوەی ئەمانە کە ئێمە قسەیان لەگەڵاکەین وا بزانن تۆ ڕابەری ئەوانی وا بزانێت تۆ خۆشەویستی ئەوانی وا بزانێت لە دایک و باوکیان بگەڕێتەوە ئەوانە لەبەر ئەوە ئێمە کاتێ کە پەروەردەکردنی مناڵ ئەەکەین ئەبێ ئاگامان لەوە بێت کە ئەم دایک و باوکە لە چ قۆناغێکە وەک چۆن پێویست پەروەردەی ئەم مناڵە ئەەکەن ئایا ئەو پەروەردەیەکی نادروستە ئایا ئەو پەروەردەیە کە ئەوان ئەیانەوێ یا ئەو پەروەردەیە کە دایک و باوکیان وەک پێویست ئەوانی ئەوێ نەکەی پەروەردە ئێستا ئێمە ئەبینین هەنێک جار ڕاستە دایک و باوکی ئەم سەردەمە هیلاکە کاتی کەمە بە قسەکەی جەنابەت ئەگەر لە ماڵەوە بێ حەز ئەکات تۆزێک بۆ خۆی بە تەنیا بمێنێتەوە هەر بۆ یەگەر مناڵەکە دێ بەلایە ئەنێ بڵێ دێ بڕۆ خۆت بە شتێکەوە مەشغوڵکە بەڵام لەگەڵ شانیەتی دڵی دایک و باوک هەر ئەوەیە کە مناڵەکەی سەرکەوتوو بێ زۆر جار ئەبینین خۆی ئەگەر حەزی لە شتێک بێت خەونێکی هەبوو بێت بەداخۆ پینەگەیشت بێت یان هەنێک جار ناوبانگی خانەوادەی و خێزانی و ئایلەی ئەمانە واکە دایک و باوک ڕەچەتەیەکی بۆ مناڵ هەبێت ئەبێ بۆ ڕەچەتەیە بڕواوە مناڵەکە بۆ
بەوەی کە سەرکەوتوو بێ بەڕای جەنابەت ئەوەی کە دایک و باوک بە مناڵ بڵێ وا بکە وا ئەبێ هەنگاو بنی داهاتوت ئەبێ بی بەو کارە ئەبێ فڵان بەش بخوێنی لە زانکۆ لا دوایە ئەم شێوازی مامەڵەکردنە لەگەڵ مناڵە چ کاریگەریەک لەسەری دروست ئەکا ئەبێ ئەو دایک و باوکە لە سەرەتا بە تایبەتی دایەنگە و باخچە ئەبێ وا لەو مناڵانە بکەن کە ئەوان ئەمە خەڵاتی خوایە بۆ ئەوان ئەبێ وایان لێ بکەین بڵین مناڵ ئاسوودەی ژیانە ئاسوودەی خێزانە ئەبێ ئەوان بەم شێوەیە هەنگاوەگرن نەگوا بزانن ئەم مناڵە بەڵایەکە هاتۆ بۆ ئەوان ئیسراحەتیان لە دێک بات نابێ کەواتە ئێمەی مامۆستا ئێمەی دایک و باوک ئێمەی پەروەردەکارن ئەبێ ئاگامان لەوە بێ پێش ئەوەی مناڵ بچێتە دایەنگە بچێتە باخچە بچێتە قوتابخانە ئەو باخچە و دایەنگە و قوتابخانەیە تۆمارێکی هەبێت بۆ ئەوەی ئەم مناڵان کەی لە دایک بووە هەڵسوکەوتی چۆنە شەڕەنگێزە گۆڕایەڵە ئینادە دایک و باوکی هاوکاری لەگەڵاکەن یاخۆ ڕقەبەری لەگەڵاکەن ئەبێ بەم تۆمارە کە ئەوە مامۆسای ئەو پۆلە یا ئەو باخچەیە یا ئەو دایەنگەیە لەگەڵ دایک و باوکی ئەم مناڵە هەڵسوکەوت بکەن هەرچی لە هەگبەی زانیاری ئەوەندایە بیگەێنە مامۆستا کە گەیانیان ئەوان بەو پێەیە مامەڵە لەگەڵ پەروەردەی مناڵەکانە ئەکەن ئێمە چونکە لە ئێمە لە دایەنگەوە خەریکین هەتاوەکو باخچە و دوای ئەوەی سەرەکەوین بۆ پۆلی 43 ساڵ ئێمە مامۆسای پۆلی یەکبووین دوای 12 ساڵێکیش ئەویش بە هەر بەو قۆناغانە ئەڕۆین کەواتە ئێمە ئەرکی سەرشانمانە ئەم مناڵە وا پەروەردە بکەین لەگەڵ خۆمانە با بیبین بۆ چاویلات با لەگەڵ خۆمانە بیبین بۆ هەواری شار باش چاو محەلەبی و شروبەکەی بەرین بۆ ئەوێ لەگەڵ یا بیخۆین باشە هەمویان بە یەکەوە تێر ناخوای بە یەک دانەیەکیگەی بەرێ بەناڵێ بۆ ئەوەنە سک دڕاوێتەوە ئەمە چوار کولیچە و خوارد هەر تێر نەبووی ئەوانە ئەو وا لێ بکەی کە تۆ بە ئەو مناڵە تۆ بە دڵسۆزی خۆی بزانێ تۆ بە هاوڕێی خۆی بزانێ بە تایبەتی دایک ئێمە دایک ئەوەیە ئێمە کاتێک باوکو دایکە ڕوا خۆتان پیا و بای دەرە ئەبێ دانیشێت ئەو دایکان بڵێ ئەوە چاکە بخۆ ئەو مازەگە بخۆ بڕۆ دەزەگە بچۆ دەی بە مامێژیم نازانێت دەستی بشوە ئەو ئەڕوانە گەڵیا پێشەکەوێ ئەشوا هێنی بەخۆەکە وشک کەرەوە وەرەوە دەی باسایی بکەین ئەمڕۆ چین خوێند ئەڵێ ئەوەم خوێند دەوەرە بزانن ئەزانی بخوێنیتەوە ئەگەر خەلێ هەبوو نایڵێ بڵێ ئەوە مێشکم تەقی مناڵی دراوزەکەمان نییە بیخوا ئەم بە سیارە ئەنێرین و باشترین خواردنی ئەێنێ کەچی تەمەڵە هیچ نازانێ بەڵام مامۆستا ئەمە سەر لێ شێوەکە لێرەوە دەرەکات یعنی زۆر کات ئێمە تۆ باسی ڕابردوویەکی زۆر جوانەکەی کە ئێمە لەژێر پەروەردەیەکی خێزانە چکە هەمیشە وترێ پەروەردە و فێرکردن یەکەم جارە بێ پەروەردە بکری کە ئامادە بکری دوم جار جابێ فێر بکری ئێمە جارە پەروەردە تەواوەکەی ناکەین ئەچینە ناو کۆمەڵی فێرکردنەوە کە سەر لە مناڵا شێوێنێ یعنی بەڕێستان بەو ئەزمونە جوانەی کە هەتانە چەندین جیلی وەکو ئێمەتان بەڕێ کردو ئێستا ئەوان مامۆسان دەرسەڵێنەوە سێرەکەی مناڵەکە دایک و باوکەکە لە چاولێکەریە لەبەروی خوشکەکەی مناڵەکەی لە مەکتەبی ئینگلیزیە ئەم مناڵا بە بۆ مەکتەبی ئینگلیزی مانگی بڕەپارێکی زۆری بۆیە ساڵانە مناڵەکە بەیانیان لەو سیارەکە خەی لێکەوتووە ئەی خاتە ناو مەکتەبەکەی تی خۆی ڕابۆی ژەڵە خۆ سەحاسینی و ڕۆتەوا بێ ئەڵێ مناڵەکە لێکوێ لە مەکتەبی ئینگلیزیە هیچیش فێر نابێ ئێمە زۆر جار لە دایک و باوکەکان هۆکارن بۆ سەر لێشەوان لە مناڵەکان کەواتە ئەو تۆ مامۆستا بەپێ و ئەزمونە جوانی کە هەتا
ڕێنمایی چیە بۆ دایک و باوکانە وازی لێبێنە با بۆ سیستەمە جوانەی خۆمان هەمانە پەروەردەکراین ئەنجا فێرەکراین و قۆناغەکانیشمانە بڕی و هەر یەکەس لە بواری خۆیان خۆی بینیەوە بەڕاستی شیکردنەوەیکی ژیرانەیە ئێوە وەک ئەوەی لێرە هەڵگەری پەیامکن بۆ پەروەردەی مناڵ لەم کەناڵی ئێوە بۆ دایک و باوکم بۆ منیش ئێمە ئەم مناڵانە من لە ساڵی سیانزەی دوانزەی چل و حەوت ئەوە لە ئابابەیلێ لە دایک بووم دوا ئێوە هاتینە هەڵەبجە لە هەڵەبجە ئەو وەختە مامۆستا عین شەونم و مامۆستا گۆران و مامۆستا بێکەس و عین حێبا و ئەلف بێ هەوری و ئەمانە مامۆستامان بوون هەزار ڕەحمەت لە گۆڕیان وایە لە ئێمە کردبوو حەزمانە کرد کە نێوڕۆ سعات دوانزە ئەڕۆینەوە حەزمانەکە دوای نێوڕۆژ بڕۆینەوە ئەو وەختە بە 7 ساڵ ئەچوینە مەکتەب باشە بە 7 ساڵ لە دوای نیوەڕۆوە دوو ئینیان هەبوو دوو وانیان هەبوو بۆ ڕاستە وەرزش و بۆ کۆمەڵێشتیکە کە ئەوە ئێستاجێ بوونی نییە لەبەر ئەوە قوتابخانەکان فولن لە مناڵە سعات دوانزە کە بەر ئەمن مەکتەبی جیکە ئێدە جێگەی ئەوان جا بەردیزل هەڵگرتن نیشانەی نەوەشاندنە ئێمە ئەبێ بزانین ئەو مناڵانە کە لای دایک و باوکیاناوەیەن ئێمە تەواوکەری خزمەتکردنی ئەو مناڵانەی بۆ تەواوکاری ئەوانین چونکە ئەوەی کە من ئەڵێم ئەمە ناوی نەوزاد ئیسماعیلە ئەمە تەمەنی ئەوەنەیە ئەمە لە ماڵەوە ئامێری ڕۆشنبیری هەیە ئەمە لە کرێچین لە ماڵەوە ئەمە تەمەنەکەی ئەوەنەیە ئەمە کێشانەکەی ئەوەنەیە باشە ئەمە تووڕەیە ئەمە هەمالەکە ئەمە قسە زۆرەکە زۆر بڵێیە ئەمە ماخۆلانێتی کەواتە ئەبێ ئەو دایک و باوکە ئەمانە هەمووی بە ئەمانەتەوە بگەێنێ وا نەزانێ ئەگەر ئەمانەی ود ئیتر مناڵەکە سەرهی نەبێ ئەمە نابێت لە لای مناڵەکە ئەمە بڵێ لای مناڵەکان خۆی سجی لێکارەیە تۆمار ئێسش من ساڵی 1970 ماوە کە ئەمانە حتا نەکانم کارتەکانی کە دەرچوون لە 1 و 2 3 هەدا ئەگاتە پۆلی 6 لای من ماوە ڕستمێکیشم ناوە باهینەوە کاتێک هەڵەبجە کیمیا بارانکەرا ئەم سجلی قەید عامەی من بوو بە مای خێر بۆ ئەوان لەبەر ئەوە مامۆستا خالق و دروستکەری دنیایەکەن کە ئەو مناڵە سوودی لێ وەرگێ هەری مناڵە دوو کەس دوو مناڵ کاتی بەرام مساوی نین بە یەک لەبەر ئەوە پێویست ئەکان هەبوو هەری یەکەیان هەنگاوێکی تایبەتی هەڵگرین بۆ پەروەردەکردنی مناڵەکان جا مامۆستا ئێستا ئێمە ئەبینین هەنێک جار یەک باوەڕیش هەیە لەنەو خەڵکە بۆ نمونە جەنابەت باسی ئەوەت کرد ئەبێ مناڵ تۆ بە تەواوەتی بیناسی بۆەوەی کە بتوانی لەگەڵی پەیوەندی دروست بکەی بەڵام هەنێک جاریش هەیە بۆ نمونە لە دوورەوە دیدگایەک لەسەر مناڵ دروست ئەبێ ئیتر ئەم دیدگایە ئەبێتە سەرەوەی کە دادوەری لەسەر بکرێت هەر بەو شێوەیە مامەڵی لەگەڵا بکرێت بۆ نمونە دایک و باوکێک ئەگەر هەر لە ماڵەوە شەڕیانە لانەیە چاوێکە سەیری ئەو مناڵە ئەکرێت لەناو کۆمەڵگا لەناو مەکتەبەکە هەر بەو چاوەوە بێ بەداخەوە یاخود بۆ نمونە ئەگەر ئایلەکە ئایلەیەکی زۆر سەرکەوتوو و بەناوبانگن هەر بەو چاوەوە سەیری مناڵەکەکرێت لەوانەیە مناڵەکە بەو شێوەیە نەبێت تەبعەتی جیاوازتر بێ لەگەڵ ئایلەکەیە ئەوەی کە ئەم دیدە گشتیانە نەسەپێنرێت بەسەر مناڵە ئەوەی کە ئایلەکەی چۆنە ئەمە وانەکە دادوەری لەسەر مناڵەکە بکرێت ئەمە تا چەند گرنگی هەیە ئێمە کۆبوونەوەی دایکان و باوکانمانەیە من دوای ئەوەی کە تۆ ئەو مناڵەیەت ئەو معلوماتانەی لێوەرگری دوای ئەو کۆبوونەوەی دایکان و باوکانەکرێ من بە پێچەوانەوە حەزم لێی نییە حەزەکەم پێش ئەوەی دەست بگرێ بە وانە خوێندن ئەوان کۆبوونەوەیان پێ بگرێ شێوازی مامەڵەکردنی ئەو مامۆسایانە لەگەڵ ئەم
مناڵانە ئەینجا وا لە باوکو دایکیان بکەن کە هەرچی لە هەگبەی زانیاری ئەواندایە دەربارەی ئەم مناڵە هەمویان بە سنگێکی فراوانەوە بڵێن بە مامۆستا بڵێن بە تۆژەری کۆمەڵایەتەکان لەبەر ئەوە من وای پێ ئاز دەکەم ئێمە وردە ئەڵێ یەت باوی کۆبوونەوە بیرم کەوتەوە ئەڵێ هەرێ کوڕەکەم چۆنە بۆچە بۆیان پەنجای وەرگرتووە بۆ چری وەرگرتووە بۆ خۆلە ماڵەوە شتە زانێ نابێ کەواتە ئێمە ئەبێ ئەمە دایک و باوکە ئازیزە تێبگەێنین کە ئەوانە بۆ دەرەجان ناخوێنن بۆ ئەوەی ببن بە کەسێکی بە ئاگا بۆ خزمەتکردنی گەل و وڵات و نەتەوەکەیان نەک ئەوە بڵێ پێش ئەوە ناڵێ مناڵەکەم هەسوکەوتی چۆنە عاقڵە ژیرە پێس و پۆقڵ نییە ڕێز لە مامۆسا ئەگرێ بەڵام ئەوە پێش هەمووش ئەڵێ ئەوە مناڵەکەم زیرەکە ڕاست لەبەر ئەوە ئێمە ئەبێ بە خۆمانە بچینەوە وەکو جەناب وتی ئەم مەکتەبی ئەهلی و مەکتەبی ئێنانە نێودەوڵەتیانە من ناڵێم ئەمە خراپە بەڵام شێوازی هەڵسوکەوتکردنی ئەمانە لەگەڵ دنیای مناڵان و کەلتوری نەتەوەیە یەک ناگرێتەوە هەرچەند زۆریان من ئەچم سەیریانەکەم مەکتەبەکان مەکتەبێکی باشە مامۆسای باشیان هەیە هەڵسوکەوتیان باشە بەڵام من هیچ پێویست ناکە زمانی تورکی لێر بکەم هیچ پێویست ناکە لەسەر زمانی ئینگلیزی من دارکاری بکەم کە لێ زوێرم کە نایزانێ لەبەر ئەوە ئێمە خوێندن بیانی بۆ ئەوەی چاوکراوە بین بۆ ئەوە نییە کە لەسەر حسابی زمانی دایک ئەم ئاوا بەڕەوە خۆی لە هەموو وڵاتێکیشا ئەم خوێندنە کەرتی تایبەت هەیە کە کار لەسەر سیستەمی خوێندنەکە بەڵام دوای چی دوای ئەوەی کە تۆ زمانی دایکە بە باشی پاراو بوو و دوای ئەوە تۆ پەروەردەیەکی باشی و کەلتور و نەریتەکەی خۆتە زانی ئەگەر توانای مناڵەکەەوە هەبوو زۆر گرنگە با زمانێکی کە بزانێت با دوو زمانی کە بزانێت بەڵام ئەو جارێک کوردیەکەی باش نییە تۆ فێری ئینگلیزیەکەی لە ماڵی شۆ بە ئینگلیزی قسەی لەگەڵەکەی ئەمە ئاستی ڕۆشنبیری تۆ پیشان نایە لێرە ئەمە سەر لە شێوای مناڵەکە تۆ بشێت ئەوەیە من دوو مناڵم هەیە لە سوید دایکیان لەوەیە ئەمە بۆ ئەجێڕمەوە کە ئەم دوو مناڵە حکوومەتی سوید بەڵێ کردوێتە سەر ماڵی بەیگاری کچم دوو مناڵتان هەیە ئەبێ بێن زمانی دایک بە زۆر خوێنن مانگی حەو وەرەقیان هاتێ باشە بۆ ئەوەی فێری زمانی دایک بە من دەمن ئێرە ئێستاکێ نەک حەوت هەفتا وەرەقە زمانی دایکی لەبێرە جێتەوە ئەگەر ڕۆژێ لەگەڵ دادەسەحر و ئەوانە بێن بۆ ئەوێ بزانن کە تا ئەم کاتەی من لە خزمەتی ئێوە و لە خزمەتی بینەرانم عزیزی لە کۆلیژەکانیش زمانی کوردی یا باخچەکان یا ئەو کەسانەی کەیانوێ راپۆرت بنووسن یا ماستەر بنووسن پێی ئەڵێم بابە ئەمە کتێبەکانە پەراوێزی بۆ بکە ئەڵێ پەراوێز چییە ئەڵێم پێشێکی بۆ بنووسێ ئەڵێ پێشێکی چییە ئەڵێم ئەوە شەش حەو کتێبە دێمێ هەر لە یەکەیان هێنی هەڵکە شتێ هەڵکڕێنە ئەتاوە گوینەکە تەواوە بێ ئاوتم ئەوتوانی بڕۆی پندەکانی پیرەمێرد و دیوانی بێ کەس و دیوانی گۆرانیش بێنی تێ هەڵکێشی ئێوانە بکەی خۆتۆ هێن ئەزانی پیرەمێرد ئەناسی وتی ئەی چۆن نایەنەزم لەسەر پردەکەی جادی مەولەوی سوڵەکە یعنی ئەوەیە ئێمە چۆن جارێکی تر ئەم مناڵە بەرین پیرەمێرد جاکاتەوە لە پیرەمێردی سوال کرد ئێمە لە پۆل پێنجی ئیبتیداییە ئەو وەختە مامۆساکانمان بۆ هەر ساڵی 5-6 شاعریان ئاینێ ژیانەکەیان و بەرهەمەکانیان بەڵام ئێستاکێ هینێک دەرچووە با بەبە زەمی حکوم پەروەردە کتێبێکی تازە دەرچووە ئەڵێ ئەم
مامۆستا ئەمین زەبان ساڵی ئەوەنە لە هەڵەبجە لە دایک بووە ساڵی ئەوەنە خوێندنی تەواو کردووە لە ساڵی ئەوەنە ئەمری خوای کردووە باشە ئەمە کەی معلوماتە ئەم دوو دێڕە شعرە و ئەم دوو حیاتە تۆ ئەمە کەی پێناسەیە کاکە ڕجال لێگەم لەبەر ئەوە من وای بۆ ئەچم یعنی ئەو بەرنامانەی کەوا دائەنرێت بۆ قۆناغەکانی خوێندن ئەوانە کەسانێکی خاوەن ئەزمون دای بنێن باشە بەڵام بەداخەوە ئێمە دوای 52 ساڵ خزمەتی پەروەردە و فێرکردن نهاتن شعرێکی ئێمە بخەنە منهەجێکەوە نهاتن قەپان ئێمەی نخوێندەوە بتوانین دەورێ ببینین بۆ خزمەتکردنی مناڵی نەدەوەگەمە یەخوا هەر بمێن مامۆستاگیان تۆ لە بەچوی هەمومانەوە میشەش شانازی بە کەسانی وەکویەوە کەن چووکەوە خەمخۆری پەروەردە و سیستەمی پەروەردە بن دووبارە سپاس بۆ تۆ بە هیوایەوەی کە گفتوگۆکانمان بێتە جێی سوود بە تایبەتی بۆ دایباب دایک و باوک لەبەرەوەی کە بتوانن ئەزمونێکی باش دەکە مناڵەکانیان بەکاربێنن بۆی کە مناڵێکی باش دەرچێت لە من سپاسی هێوادارم بۆ چوونەکانم لە جێگای خۆیان بێت سپاس بۆ تۆ بینەری ئازوو دای و بابەگیانیش سوودیان لێ وەرگرتە بێ من هەردەم لە خزمەتی ئێوە زۆر سپاس خزمەتی نەتەوەکەش و ئەرکی سەرشانمە دەستەکان زۆر سپاس دەکەین دووبارە